داواکاریەوە چیتان بۆ بەڕاستی زۆر بەداخۆڵە بە حکوومەتی یان پێویستە یارمەتی فەلاحەکان بدە بەڕاستی فەلاحەکان مەغدورن یعنی کو دەبێت تەماتەی بەتە سنووق تەماتە بە 500 دەکڕی بە پڕی بە 1000 ناردات خوا قبول ناکە معاش نییە کە تەماتەکەی نەفرۆشێتی ڕوو لە چێ دەرێ بکە کاکە حکوومەتمان کوردەمە پشتمان بەی بەستا گوتمادی چی بچین ڕوو لە چێ بکەی بەس بم برێ باشە هەرو تەماتە لە زستان بە چەندە ئەو تەماتە بستان جارێ دەستە 2000 جارێ 1000 نار کاکە ڕوبعچیش ناکە سنووقی 1000 نار بە بەتاری بە 500 دەکرد ڕحمەتی خوارد کاکە ناشفرۆشێ با بسم الله کاکەجا سندوقی تەماتەی بە بەتاڵی بە چەندی دەکڕی سنوق سەلا بە 750 بەس سەلەکردنەکەی بە چەندە 1000 نار 1000 نار 1000 نار نەورۆزە لێرە ئەو گومرگەکرێت چیرە بە 2000 نار تەماتە ئیچێ ئەو تەماتە لە دەرێنێتن ئیچەیە ئەو ڕەشوڕتە دەینی یان ئەوان دەینێت ئیچەیە ئیچەیە ئێستا حالیان بەرهەمی دەرەچی ڕاگیراوە هێشتا هاوردە دەکرێت هیچ نایە بەس بازارکردنیە عەرەب دێدەبا لە بازگەکان ڕێ لێ دەگرن لە بازگەکان لێ ناگەڕێ بستە دەرێ تەماتانتان بۆ لەسەر و جا دەڕژ کاکە نافرۆشێ چلێکەی نافرۆشێ شەڕێداشی دەکرد شەڕێداشی دەکرد خۆ بەخش بوو ئێستا کەس نایە بە هانامان کەس نات سەخت سەکمان لەگە بکات